ئەگەر ئارەزوتان لە تەماشاکردنی ڤیدیۆی پەبجی و بەدەستهێنانی خەڵات هەیە، ئەوە کەناڵێکی ناوازم بۆ هێناون کە گەیمپڵەی یاری پەبجی بڵاو دەکاتەوە. هەروەها خەڵاتێکی گەورەشی بۆ پلێیەرەکانی یاری پەبجی ئامادە کردووە. خاوەنی ئەم کەناڵە بڕیاری داوە هەر کات بگا بە 15,000 سبسکرایب ئەوە 30 دانە ڕۆیال پاس دەکاتە خەڵات بۆ بینەرەکانی و تەنها 5,000 سبسکرایبی پێویستە بۆ گەیشتن بەو ئاستا. هەروەها هەموو هەفتەیەکش 3 دانە ڕۆیال پاس دەکاتە خەڵات بۆ بینەرەکانی. لینکی کەناڵەکەیم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیەدا ناوە. سبسکرایبی کەناڵەکەی بکەن و بینەری ڤیدیۆکانی بن بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر لە چۆنێتی بەشداریکردن لە تیر و پشکەکە تێبگەن. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕەمەوە لەی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەداخەوە کە ئەمڕۆ ئەبینین ساختەکاری بڵاو بۆتەوە و زاڵ بۆ بەسەر کۆمەلگاکەماندا بە جۆرێکە کەسانی فێڵباز لە هەموو شوونێک دێنە پێشمان و لە زۆربەی ئەو کەلوپەلانی کە ڕۆژانە ئاڵوگۆڕیان پێوە دەکرێت ساختەکاری تێدایە. بەڵام پێویستە نیگەران بین کاتێک ئەم ساختەکاریە ئەگاتە خواردنەکانمان. ئەمڕۆ هەندێک لەم کردارانەتان نیشان دەدەین کە مێشکتان تووشی سەرسوڕمان دەکا. ئەم شتانی کە باسی دەکەین لە وڵاتی چیندا هەن. لە سەرەتادا مۆبایل و تەلەڤیزیۆنی ساختەیان دروست ئەکرد، وەک چۆن لە نێو کوردەواریدا باو بوو هەر شتێک ساختەکاری تێدا کرابێت بە بەرهەمی چینی ناویان دەبرد. بەڵام ئەم بابەتە لە ڕۆژگاری ئەمڕۆمان هەموو سنوورێکی تێپەڕاندووە. ئەمڕۆ لایەنە تاریکەکانتان نیشان دەدەین کە پێشتر نەتان بینیەوە لە باری وڵاتی چینەوە. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت. ئەگەرەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. گۆڕینی گۆشتی مریشک بە گۆشتی مشک. مشک لە وڵاتی چیندا زۆر ئاژەڵێکی بربڵاوە بە جۆرێک کە زۆر دەخورێت بەهۆی هەرزانی نرخەکەیەوە. لەوێ هەست بە هیچ ناکەی ئەگەر گۆشتی مشکت پێدرا لە بری مریشک و بەهۆی هەرزانی نرخی مشکەوە گۆشتەکەی لەگەڵ گۆشتی مریشک تێکەڵ ئەکەن و ئەوان دڵنیان کە کەس ناتوانێت بەراورد بکا لە نێوانیاندا. سەرڕای ئەوەی پۆلیس 2000 کەسی دەستگیر کردووە کە ئەم جۆرە فێڵ و ساختەکاریە ئەکەن. بەڵام ئەم شتە هێشتا بەردەوامە. لەگەڵ ئەوەدا ئەوان بە دەرزیش لە ئەکەنە گۆشتەکانەوە هەتا کێشی زیاد بکات. کحولی ساختە کراو. ئەمەش یەکێکە لە کارە بربڵاوەکان لە وڵاتەدا. لەوانەیە سەرسامبی کاتێک دەزانی لە هەموو کاتژمێرێکدا 10,000 شوشە لە کحولی ساختە کراو بەرهەم ئەهێنرێ و بە ڕێگایەکی خراپ دروست ئەکرێن تاوای لێ ئەکەن بێسوود بێ و دەتوانی ببینی کە چۆن ئەو کارە ئەنجام دەدرێت. تەنانەت ئەوان شوشەکانیش پاک ناکەنەوە، بەڵکو ئەو کردارە ساختەکاریە چەپەڵە ئەکەن و دواتر ئەیفرۆشنەوە و لە کاتی کڕینیدا ناتوانی جیاوازی بکەی لە نێوان ساختەکە و ڕاستەقینەکەی ئەو کحولەدا. ماسی ساختە کراو. گەلی چین عاشقی ماسین و حاڵی ئەوان وەک حاڵی گەلانی ترە. لە چین ڕێژەیەکی زۆری ماسی ئەخورێت کە بەشێکی هۆکارەکەی بۆ زۆری ڕێژی دانیشتوانی وڵاتەکە دەگەڕێتەوە. ئێستا سونەتی ساختەکاری لە ماسیتان پێ ئەڵێن. ئەم کەسانە دەرزی جیلاتین ئەدەن لە ماسیەکان، بە تایبەت ئەو ماسیانی کە شوێنی گەورە داگیر ئەکەن لە نێو شمەکە خۆراکەکان لە سەرانسەری جیهاندا و کاتێک تەماشایان ئەکەی بە دیمەنێکی بەتام دەردەکەون چونکە نوێ و تەندروست و گەورە دیارە. ئێستا زانیت کە لە چین ماسیەکان دەرزی جیلاتینیان لێ ئەدرێت، بەڵام بەوە ناوەستن و دەرزی ئاویشیان لێ ئەدەن تا کێشیان زیاد بکات. گوێزی کۆنکرێتی. لەوانەیە حەسەن لە خواردنی گوێز هەبێت چونکە زۆر بەسوودە بۆ تەندروستی لەش، بەڵام بارودۆخەکە زۆر جیاوازە ئەگەر لە یەکێک لە بازاڕە چینیەکان بیکڕیت بە جۆرێک کە تۆپێ سیمەنتۆ دەست دەکەوێت لە ناویدا و ئەمەش بابەتێک نییە کە بیری لێ بکرێتەوە چونکە ئەوان ناوەکەی دەرئەهێنن و لە بری ئەوە بەردی بچووکدا ئەنێن و بەو جۆرەش کێشی زیاد ئەکات. پاشان هەڵدەسن بە فرۆشتنی کاکڵە گوێزەکە کە لێیان دەرکردبوو و بەو جۆرە دوو هێندە قازانج دەکەن. لەبەر ئەوە ئەم بازرگانیە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بۆتەوە. ئەوەی ترسناکشە ئەوەیە کە ئەگەر تۆ هەوڵ بدەی بە ددانت بیشکێنیت و ئەم تۆپە سیمەنتۆیانت بەرکەوت، ئەوە ئەتوانێت ددانت بشکێنێ
لەبەر ئەوە ئەگەر تۆ لە چین ئەژیت و ویست ئەم گوێزانە بکڕیت پێویستە سەرەتا باش لێیان دڵنیابیتەوە لە ڕێگەی کردنەوەی و ئەگەر فرۆشیارەکە ڕازگۆ بێ ڕێگە ئەدا کە بیکەیتەوە و لێی دڵنیابی و بەو شێوەیە هیچ کێشەیەک ڕوونادا. هەروەها ئەوان ئەو تۆپە سیمەنتۆیانە بە کاخەزێک ئەپێچن لە ناو توێکڵی گوێزەکە تا لە کاتی ڕاوەشاندنی دەنگی نەیەت. ئایا پێدوا بوو کەسین گەیشتووە بەم ئاسە لە ساختەکاری لە مادە خۆراکەکاندا تۆ بڵێ بۆ کەم بەدناوی بەڕێکەوتووە ئەم وڵاتە کە ناتوانین شتێکی ڕاستەقینەی تێدا بدۆزینەوە. ساردەمەنیە ساختە کراوەکان تەماشای ئەم پیاوە بکەن کە خواردنەوەی سارد دروست ئەکا وەک ئەبینن چین ئەو وڵاتەیە کە تێیدا ڕێگری لە بازرگانەکان ناکرێت لە دروستکردنی هەر بەرهەمێکی ساختە. ئەوان ئامادەن هەر شتێک بکەن بۆ قازانجی خۆیان. تەماشا بکەن چۆن دەسەسڕ ئەکرێتە ناو شەربەتەکەوە، ئەویش بۆ زیادکردنەوەی ڕەنگە ساختەکە لە گیراوەکە. هێلکەی ساختە لە چین بە چاوی خۆت مریشک ئەبینی و هێلکە ئەکا، بەڵام ئەو هێلکەی کە ئەیکڕیت خراپە لەبەر ئەوەی لە راپۆرتەکانەوە ڕوون ئەبێتەوە کە ئەم هێلکەیە دروستکراوە لە ڕێگای تێکەڵکردنی لەگەڵ چەند مادەیەکی کیمیایی جیاواز و ڕەنگ دروستکراوە کە لە گیراوەی مۆمی بیراڤین دروست ئەکرێت و کەمێک لە تێکەڵی کالیسیۆم. پاشان هەنگاوی دواتر دێت کە ئەم گیراوەیە شێوەیەکی لینز وەردەگرێت و بەشە زەردەکەی دروست ئەبێت. پاشان ئەم تێکەڵەیە ژەهراوی ئەبێ، بەڵام کاتێک تۆ هێلکەکە ئەکەیتەوە تەواو ڕەسەن دەردەکەوێ، یان تۆ ئەبینیت کە تێکەڵەکەی ناوی کەمێک سەیرە، ئەکرێت تووشی هەندێک نەخۆشیت بکا کاتێک خواردت وەک شێرپەنجە و نەخۆشی تری مەترسیدار. بیبەری ڕەشی تێکەڵ لەگەڵ خۆڵ بەپێی دەستوری چینی حکوومەتی چینی ناتوانێت لێکۆڵینەوە لەگەڵ هیچ کام لەم کۆمپانیایانە بکە تا هیچ حاڵەتێکی مردن تۆمار نەکرێت بەهۆی خواردنی ساختە کراوەوە. هەندێک کۆمپانیا بیبەری ڕەش لەگەڵ خۆڵ تێکەڵ ئەکەن، ئەوانەی ئەو کارە ئەکەن زۆر باش ئەزانن کە ئەستەمە خۆڵ ببێتە هۆی مردنی کەسێک، بەڵام ئەوە لەوانەیە ڕێگر نەبێ لە توشبوون بە نەخۆشی گەدا. هەنگوینی ساختە هەمووتان ئەزانن هەنگوین پڕە لە ڤیتامین و ئەنزیم و دژە ئۆکسان کە ئەمەش مادەیەکی زۆر باش و سوودبەخشە. کاتێک ئەی خۆی لە هەمان کاتدا هەز بە و زەوماندوێتی ئەکەیت، بەڵام لەلایەکی ترەوە ئەم هەنگوینە ساختەیە پێک هاتۆ لە مادەی کیمیایی شیرین و بە چەندین پرۆسی پوختەکردندا تێپەڕ دەبێت. ئەوە ژوائەکە بێسوود بێت بۆ ئێمە. ئەم هەنگوینە لە چەندین وڵاتی جیهان بازرگانی پێوە ئەکرێت وەکو ئەمریکا و هیندستان، و ئەم زۆرە هەنگوینە زۆر لە ڕەسەنەکە ئەچێت لە خواردندا، تەنانەت تا ڕادەیەک مەحاڵە مرۆڤ جیاوازی بکا لە نێوان ڕەسەن و ساختەکە. ئەگەر ویستت لە کڕینی ئەم زۆرە هەنگوینە خۆت بە دوور بگریت پێویستە لەسەرت کە دووربی لە کڕینی لە ڕێی ئینتەرنێتەوە، بەڵام ڕێگایەک هەیە بۆ ناسینەوەی هەنگوینی ڕەسەن و ساختە، ئەوێش ئەوەیە دڵۆپێک هەنگوین لە ناوەڕاستی پەنجەت دابنێ. ئەگەر بەستی ئەوە ئەم هەنگوینە ڕەسەنە و ئەگەر نەبوو ئەوە ساختەیە. قرژاڵی ساختە ئەم بازرگانیە هێشتا زۆرترین فرۆشی هەیە لە چین و ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد ئەکا. ئەمانە لە ڕووبارە پیسەکان ڕاوی ئەکەن و ئەی پێستنەوە تاوا دەربکەوێ وەک ئەوەی لە یەکێک لە کێڵگە بەناو بانگەکانەوە هاتبێت کە ئەویش ئەبێتە هۆی نەخۆشکەوتنی ئەوانەی کە ئەی خۆن. بەڵام بەداخەوە ئەم جۆرە بازرگانیە بۆ بە گەورەترین و پرفرۆشترین لە چین، تەنانەت گەیشتون بە ئامارێک کە لە نێوان هەردە دانەیەک لە قرژاڵی دەریاکان حوتیان ساختن. لەبەر ئەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان چویت بۆ چین خۆت بە دوور بگرێ لە خواردنی قرژاڵ و هەموو ئەوانی پێشتر کە باسمان کرد. لە کۆتاییدا هیوای لەش ساغی و تەندروستی بەردەوامتان بۆ ئەخوازین و زۆر سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنێک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.